بواری خوێندن و پەروەردە و هەر بە جەختکردن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان دەستورێکی دیموکراتی مەدەنی هەبێ و سیستمی پەرلەمانی لە کوردستانە بپارێزین تێکڕای ئەم بابەتانە لە بەرنامەی ئەم هاوپەیمانیەدا هەیە و کارەکەین بۆ ئەنجامدانی. زۆر سپاس بۆ هاتنی ئێوەی بەڕێز. کاکاوە من چۆمانم لێ نافتی میکانیزمێکی تایبەتیم هاوپەیمانیە چییە؟ لە ماوە ڕابردوودا کۆمەڵێک هاوپەیمانەکان کۆمەڵێک بەڵێنی زۆریان بە خەڵکدا سەبارەت بە کۆمەڵێک کار کە بکرێت ئێوە چیتان کردووە و ئامان چی بوو لە هاوپەیمانیەکە بە تایبەتی؟ جەنابەت کاگە پرسیاری میکانیزمی ئەو هاوپەیمانیە بابەتەکە پەیوەندی بە چۆنێتی ڕێخستنی کاری ئەم هاوپەیمانیە یعنی بابەتێکی ناخۆییە و ئەمە بەسراوە بەو پەیڕەوە ناخۆیی کە ئێمە کە شەشمان کردووە بەنای ئەو سێلایەنە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و جگەلەوە بەو ڕێکەوتنە سیاسیەی کە کردومانە لە نێوان ئەم سێلایەنە بۆ ئەوەی کە چۆنێتی کارکردنمان لە پێش هەڵبژاردن بۆ چوونە ناو هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و کار بکەین لە چوارچەوەی ئەو بەرنامەیە کە هاوبەشە لە نێوان ئەم سێلایەنە. جیاوازێکتانە لەگەڵ حیزبە بەسەڵاتەکان بنمونە بەشێک لە حیزبەکانی دیکە و حیزبە سیاسیەکانی جیاوازێک هەیە؟ لەوانەیە سەرجەم حیزبی سیاسی لە هەلومەرجی ئەمڕۆی کوردستانە کۆمەڵێک بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە کۆمەڵێک وعد و کۆمەڵێک ئامانجی گشتی باس بکات بەڵام دەبێنێتەوە هەر لایەنێکی سیاسی چەندێک بە شێوەیەکی پراکتیکی لە هەڵبێستی ڕۆژانەیدا کارەکە بۆ جێبەجێکردنی ئەو ئامانجانە. ئێمە وەکو ئەم هاوپەیمانیە ئەو بابەتانەی کە ڕامانگەیاندووە متمانەی خەڵکی کوردستان وەرگرین بۆ جێبەجێکردنی و خەڵکی کوردستان لە حاڵەتێکە بوار هەبێ بۆ جێبەجێکردنی و ئێمە نەمانتوانی جێبەجێکەین ئەو کاتە خەڵکی کوردستان ماگی خۆیەتی محاسبەی هەموو لایەنێک بکات. ئێمە تێکۆشانی پەرلەمانی دەبەستینەوە بە تێکۆشانی هەموو لایەنەکانی ترا. تێکۆشانی پەرلەمانی گیان ناکرێتەوە لە تێکۆشانی ڕۆژانە، لە تێکۆشانی شەقام، لە تێکۆشان بۆ داکۆچیکردن بۆ وەرژەوەندی کرێکاران، جوتیاران، بۆ یەکسانی جەندەری، بۆ داکۆچیکردن لە مافی پێکاتەکان. تێکڕای ئەم بابەتانە بۆ سیاسەتێکی ئابووری باش و نییە، بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، بۆ دروستبوونی بیمەی کۆمەڵایەتی، بیمەی تەندروستی، ئەمانە هەمووی ئامانجن. ئەم ئامانجانە ئەگەر دەناو پەرلەمانە باسیشی بکەیت پێویستی بە تێکۆشانی جەماوەرەوە هەیە. لەبەرەوە ئەم سێلایەنە لە چوارچێوەی گرێدانی تێکۆشانی پەرلەمانی بەسەر جەم تێکۆشانەکانی دیکە کە تێکۆشانی دیموکراتی مەدەنی ئاشتی خوازانن کارەکەین بۆ گۆڕانکاری کۆمەڵایەت. لە تۆڕ میدیای خەڵک دوو پرسیارم هەیە. ئێوە چۆن دەڕوانە هەڵبژاردنی ئەم جارەی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە کۆمیسیۆنی عێراق سەربەرشتی دەکات، یعنی ئێوە چۆن لەو هەڵبژاردنە دەڕوانن؟ پرسیاریەکە. پرسیاری دووەمیش ئەو یاسا بەرکاری کە ئێستا کۆمیسیۆن دایڕشتە بە چەند بەزنە یەک حیزبەکان بەشدارن، ئایا کاریگەری هەیە لەسەرەوەی کە حیزبە ئەو حیزبانێک کە حجمیان کەمترە بتوان کورسی بێنن؟ ئێمە بە نسبەت خۆمانەوە پێشتریش ئێمە لەگەڵ ئەوەدا بووین کە ئەم سێلایەنە کە هەڵبژاردن دوان نەخرێت و جەختیمان لەوە کردبووەوە کە تێکڕای ئەو بابەتانەی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی کوردستان بێت و هەر هەموارکردنێک لە چوارچێوەی پەرلەمانی کوردستان بێت. بوونی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان بێنێتەوە. زۆر بەداخەوە ئەو بەربەرەکانە سیاسیی ئەو ململانە سیاسیە ناوخۆیی کە لە کوردستان هەبوو لەلایەن نەیانانی خەڵکی کوردستانەوە بەکار هات بۆ ئەوەی ئەم حاڵە بگاتە ئەوەی کە بڕیارێک لە محکەمەی ئیتیحادی دەرچێ کە ئەو بڕیارە پێم وایە محکەمەی ئیتیحادی تەجاوزی پێڕەوەکانی دەستورەکە. هەموو محکەمەیەکی ئیتیحادی لە هەموو لایەکەوە لە هەموو وڵاتێک لە هەموو نمونەیەک شێوازێکی دادگایی هەیە، ناچێتە خانەی تەشریعکردنەوە، ناچێتە خانەی یاسادانانەوە. ئەم دادگای ئیتیحادیە چووە خانەی یاسادانانەوە. جگەلەوە ئەگەر تەماشای
پرنسیپێ بکەیت کە پێڵم پرنسیپی دەستوریەتی یاساکان دەستوریەتی دامەزراوەکان ئەم دادگای اتحادیە پێش دەستوری 2005 دانراوە و ئەبێ کە دەستور دابنرێ ئەبێ ئەو قانونە و ئەو دامەزراوانە بە جۆرەی دەستور بێ بەڵام بەداخەوە پێکهاتەی محکەمەی اتحادی لەسەر بنەمای یاسای ئیدارەکردنی دەوڵەتی کاتی بڕێمەرە و لەبەر ئەوە پرسیارەکە پەیوەندی بە دەستوریەتی محکەمەی اتحادیەوە هەیە بەڵام بەداخەوە محکەمەی اتحادی و دانە سیاسەکان کە هەژمووی دەسەڵاتێکی ئاینیە یان مەزهبیە یان نەتەوەییە ئەو بڕگەیەی کە ئەڵێ محکەمەی اتحادی بریارەکانی کۆتاییەوە و جێگای پێداچوونەوە نییە ئەوە ئیستیغلال دەکرێت لە کاتێکە من پێم وایە ناکرێ ئەوە ئیستیغلال بکرێت چکەوێ بڕیارەکانی محکەمەی اتحادی لە چوارچەوەی دەستوردا بێ ئەمە زۆر گرنگە و دیسانەوە ئێمە لێرەدا بانگەوازی خۆمان ئاراستەی سەرۆک کۆمارەکەین سەرۆک کۆمار بە پێی دەستوری عێراق پارێزەری دەستورە لەبەرەوە ئەگەر هەر تێبینیەک هەبێ پێشێرکردنێک هەبێ بۆ دەستور پێم وایە ئەرچی سەرۆک کۆمارە کە بیر بکاتەوە لە دۆزینەوەی ئالیەتی گونجاو بۆ داکۆچیکردن لە دەستورە هەیە کە دەستوری فدراڵیە. زۆر بەخێر بێن سەرچاوان سەبارەت بە هاوپەیمانەتی ئەو سێلانە بۆ هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمان بەرنامەی ئێمە دوو بەش لە خۆی دەگری بەشێکیان کە پەیوەندی بە هەرێمی کوردستان وهەیە لە چوارچێوەی عێراق ئێمە ئەو سێلانە پێداگیری لەسەر جێبەجێکردنی مادە و بەرگەکانی دەستور دەکەین سەبارەت بە ئیستحقاقاتی هەرێمی کوردستان خۆتان دەزانن ئێستا فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە مەترسیەکی زۆر لەسەر هەرێمی کوردستان سەر قوارەی هەرێمی کوردستان هەیە ئێمە وەکو ئەو سێلانە داکۆچیکەری سەرەکی ئەو قوارە دەبین لەبەرەوەی ئەو قوارەی خەڵکی کوردستانە جەماوەری خەڵکی کوردستانە قوارەی حزبێک و دوو حزب نییە بە تێکۆشان و قوربانێکی زۆر بەدەستاتە لەبەرەوەی ئەوەندی کە پەیوەندی بە قوارەی هەرێمی کوردستان و هەبی ئەو سێلانە لە داکۆچیکەری سەرەکی پاراستنی هەرێمی کوردستان دەبن لەبەرەوەی مێژوکی دوور و درێژمانەیە ئەو سێلانە پێکەوە لە شاخەوە لە سەرەتای هەرگیرسانی شۆڕشەوە تا ئێستا بەشی دوومان پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستان وایە دیارە بە تاکید ئەو سێلانەمان جەخت لەوە دەکەینەوە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە ساڵی 92 تا ئێستاکە ئێمە تێبینی و ملاحەزەی زۆرمان لەسەر شێوازی حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکان لە بواری خزمەتگوزاری لە بواری ئابووری لە بواری سێکتەرەکانی پەروەردە و سەحا بۆیە ئێمە کە گەیشتنە پەرلەمان بە تاکید جەخت لەوەی دەکەینەوە کە دەبی پێداچوونەوەکی جددی بە فەلسەفەی حکومڕانی بە شێوازی حکومڕانیدا بکرێت هەروها سەبارەت بە بۆ نمونە مەسەلەی هێزی پێشمەرگە دەبی تەوحید کرێتەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە دوورکەویتەوە لە ململانەی حزبی و شەفافیت چاکسازی کە هاوڕێکاوە ئیشارەتی پێدا چاکسازیی ڕاستەقینە کە دەست بردرێ بۆ سێکتەرە ئەساسیەکان و مافی خەڵک خزمەتگوزاری لە بواری کارەبا پەروەردە سەحا ئەوانە هەموو پێویستی بە پێدانەوەی جددی هەیە ئەگەر ئێمە بگەینە پەرلەمانی کوردستان بە تاکید بەو بەرنامەیەکە ئەلانی دەکەین بۆ خەڵکی کوردستان لە پەرلەمان داکۆچیکەری سەرەکی دەبین و زەخت لەسەر هەموو ئەو شتانە دەکەین کە لە بەرنامەکەمان ڕەنگەداتەوە و دواتر بەرنامەکە بە تاکید بڕاوی دەکەینەوە بۆ ئێوە و خەڵکی کوردستان هیوادارن خەڵکی کوردستان بێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەو مافەی لەستە خۆی نەدا مافێکە لە 4 ساڵ جارێک ئەو حەقی هەیە بسە سەر سندوقەکە دەنگدان و ئەو لانانە هەر بژێری کە تاریخێکی ڕۆشنیان هەیە لە ڕابردوو و قوربانی و تەسخەیەکی زۆریاندایە لە ڕابردوو و داکۆچکەری ڕاستەقینەی مافەکانی خەڵکی کوردستانە چێ لە بەرامبەر نارەکانمان لێرە و لەوێ چێ سەبارەت بە ناوخۆی خۆمان بۆ داکۆچیکردن لە ماف و ئیستحقاقاتی خەڵک. زۆر سپاس. زۆر سپاس بێوە. زۆر سپاس.